سڵاوتان لێبێ خۆشەویستان، من زانا ڕۆژان ڕاگەیەندکار و ئەکتەر. هەروەکو خۆتان نەزانن کەوا نەخۆشیێکی خراپ لە جیان بڵاو بۆتەوەش بە تایبەتی لە کوردستان. هەمومانی لە ماڵەوە زیندانی کردووە، کار و کاسبی نەماوە، ناتوانین بچین بۆ لای یەکتر، ناتوانین تەوفە لەگەڵ یەکتر بکەین، ناتوانین یەک ببینین، بازار چۆڵ بووە، شار چۆڵ بووە، ژیان ئاسایی نەماوە. جا بۆ ئەوەی بە زووترین کار ئەم ناخۆشیە تێپەڕێنین، ژیان ئاسایی بکەینەوە. ئەم دڵتونگیەی کە لە ناو دڵی هەمومانە بە یەکجار نەیهێڵین، دەبێت بەجۆی وەزارەتی تەندروستی بکەین. وەزارەتی تەندروستی هەر ڕێنمایشی دەرکرد، هیوادارم بەجۆی بکەین و لە ماڵەوە بمێنینەوە بۆ ئەوەی بە زووترین کات بتوانن نەخۆشەکە کۆنتڕۆڵ بکەن، ئەو کاتە ئێمەش بچینەوە سەر ژیانی ئاسایی خۆمان. کوردستان زۆر ناخۆشی بینیوە، دڵنیابن ئەم ناخۆشیە لە چا ئەوانەی تر هیچ نییە، ئەمیش تێپەڕێن، تەنها کەمێک سەبرێ. سڵای خی گەورەتان لێبێ، ئەمن ئاری خەلیل ستریمەر و گەیمەری کورد. دەمێت سەرەتا زۆر سپاسی خی گەورە بکەم کە میلەتی مەی لەو نەخۆشەی پاراست و سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە هەر لەگەڵ سەرهەڵدانی ئەو نەخۆشەی زوو بڕیاری کەرەنتینکردنەکەی دەرکرد. بەڕاستی ئەو زوو بڕیاردانی کەرەنتینکردنە وەی کرد میلەتەکە تەواو قازانج بکە. ئەگە بێت و بەراوردی کوردستان لەگە ئەو وڵاتانی کە ئەو نەخۆشەی تەواو لە ناو پەرەی سەندیە دەبینین چەند قازانجمان کرد. ئێستا نمونە ئیتالیا، یانی ڕێژەی مردن نەک ڕێژەی توش بوو، ڕێژەی مردنی ڕۆژانی زیاتر لە 500-600 کەسە. یانی فکرکەنەوە ئەگە بێت و ئەمەش ئەو کەرەنتینکردنە نەبا، ئێستاکە ئەو مردانە خزمی مەبوون، یانی خزم و دۆستی مەبوون. ئەوجە هیوادارم پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن بە نسبەتە خۆمان، وچی گەیمەرەرەی ڕۆژانە ئەمە لایڤی خۆمان دەکەینەوە لە بۆ گەنجەکان. هیوادارم پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بن، ئۆندەی مایە زیاتر لە 20 ڕۆژە لە ماڵینا، ئۆندێت کەش خۆتان بگرن لە ماڵەوە بمێنن. ئیشاءالله هەموو لایەک سەلامەت دەبن، هیوای تەندروستێکی باش لە بۆ هەموو لایەک. هاوڵاتیان نەخۆشەویست دەبێت ئێمە خۆمان لە ڤایرۆس کۆرۆنا پارێزین، ناچینە دەرەوە، زوو دەستەکانمان زۆر بە ئاو و سابوون و شۆی زۆر بەجان، هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان.